بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو بەڕێزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە راپۆرتێکی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتیەکەین کە تێیدا ساڵانە بڵاوی دەکاتەوە گەندەڵترین وڵات و شەفافترین وڵات دەست نیشانەکات. لە راپۆرتەکەی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی کە 180 وڵات تێیدا بەشدارن بێگومان لەسەر 100 نمرە دانراوە شەفافترین و گەندەڵترین وڵات. ئەوەی گرنگە بیڵین لەو 180 وڵاتە دوو لەسەر سێی ئەم 180 وڵاتی کە بەشداریان کردووە نەیانتوانیوە 50 خاڵ بەرەو سەر بێنواتە خوار 50 نمرەیان لە 100 بەدەستێناوە. دوو لەسەر سێی ئەم 180 وڵاتە لە 185 دانیشتوانی کۆی جیهان پێگەنن کە نزیک لە 6 ملیار زیاترەکە. بێگومان ئەمە پێمانەڵێت کە گەندەڵی زیادی کردووە و بەرۆکی دام و دەستگا و دەوڵەتەکانی گرتووە. باش دین 5 شەفافترین وڵات کە ڕێکخراوەکە بەپی ئەو پێوەرانی دایناوە ئاماژەی پێکردووە ئاماژەیان پێکەن. یەکەمیان دانیمارک کە 90 لە 100 هێناوە، دووەم فنلەندە، سێم سنگافورە، چوارەم نیوزیلەندە، پێنجەم لۆکسمبۆرگ. ئەمە 5 شەفافترین وڵاتن لەسەر ئاستی جیهان. ئەی دەگەندەڵترین وڵات لە ساڵی 2024 لەسەر ئاستی جیهان کامانن بەم شێوازەیە. باشووری سوودان کە 180 هەمین وڵاتە لەو 180 دانراوە. سۆماڵ، فەنزوێلا، سووریا، یەمەن، لیبیا، ئیریتریا، غینیای کەمەرەیی، نیکاراگوا، سوودان. بابزانین عێراق لەکوێی راپۆرتەکەی ڕێکخراوەکەدایە. بێگومان لەو 180 وڵاتە عێراق لە ڕیزبەندی 140 هەمین وڵاتی جیهانە بۆ ساڵی 2024 واتە عێراق تەنها 40 وڵات لە دوایەوە دێن کە لەم گەندەڵترن. 139 وڵات لە پێش عێراقەوەن لە بواری شەفافیەتە. باش لە 2024 بەراورد بە 2023 بەپێی راپۆرتی ڕێکخراوەکە عێراق توانیوێتی 3 نمرە 3 پلە بێتە پێشەوە. لە 2023 عێراق تەنها 23 نمرەی لە 100 وەرگرتووە، بەڵام لە ساڵی 2024 بەرز بووەتەوە بۆ 26 خاڵ. زۆر باشە. ڕیزبەندی وڵاتانی عەربی بە شێوازێکی گشتی کە وەرمانگرتووە بەم شێوازەیە: ئیمارات، قەتەر، سعودیە، عومان، بەحرین. بەم شێوازە گەر سەرنج بین قەتەر و سعودیە یەکسانن، هەردووکیان 38مین وڵاتن لەسەر ئاستی جیهان بۆ شەفافیت. دیارە ئەم دوانە هەردووکیان 1 نمرەیان بەدەستێناوە، بۆیە هەردووکیان لەم پلەیان. دواتر سەر جیبۆتی و میسر و مۆریتانیا و عێراق. تاوان کاڵین عێراق بە هەرێمی کوردستانەوە، واتە بەدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە زاخۆ هەتا بەسڕە ئەم گەندەڵیە بوونی هەیە و عێراق بە هەرێمی کوردستانەوە لە 180 وڵات لە 140 هەمین وڵاتی جیهانایە. بێگومان ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانی کەوتونەتە خۆرەڵاتی ناوەڕاستەوە بەهۆی ئەوەی کە دەسەڵاتداران دەستیان گرتووە بەسەر هەم سامان هەم دەسەڵاتی یاساییە بێگومان گەندەڵی زیادی کردووە. و خاڵێکی تر کە گرنگە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە جیهان بەرەو ڕووی گەندەڵێکی زۆر بووتەوە و گەندەڵی خەریکە جیهان پەک ئەخا ئەگەر بەم شێوازە.